بەختەوەر خاوەن پێداویستێکی تایبەتە و ساڵی ڕابردوو لە گەورەترین فێستیڤاڵی تەکنەلۆژی لە سلێمانی پرۆژەکەی کە بۆ خزمەتکردن بوو بە کەسانی نابینا لە ناودەیان پرۆژەدا پلەی سێمی بەدەستێنا. دوای ساڵێکیش لە فێستیڤاڵەکە هاوشێوەی بەشداربووانی تری فێستیڤاڵی تێکفێست خەڵاتی ڕێزلێنانی وەرگرت. بەڕاستی هەستێکی زۆر خۆشە چکە تۆ وەکو خاوەن پێداویستیەک دوای ساڵێک مودەیەک بەسەرا چووە کە تۆ دووبارە بانگێشتکرای بوو ڕوانامەیەک وەرگری و هەلی ئەوەت پێ بدرێتەوە کە بەشدار بیت بە پرۆژەی جیاوازتر و کەسێکی خاوەن پێداویستی لە فیستیڤاڵێکی تەکنۆلۆژی گەورەتر و جیاوازتر و بەرهەمدارترە بێ ئەم ساڵی شاڵە. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم هاوکار و بەشدار بوو لە ڕێزلێنانی گەنجانی خاوەن پرۆژەی تەکنەلۆژی پێی ڕاگەیاندن ئێوە نەوە و سەرکردەی ئێستان نەکداهاتوو چاوەڕوانین پرۆژەکانتان هاوکار بێت بۆ پێشخستنی کۆمەڵگە. مەگەر هیچی ترتان نەکردە بێ بە کارەکانی خۆتان ئەوەی کە ئەمڕۆ کردوتانە ئەوەتان ڕەت کردوێتەوە کە داهێنان تەنها لەلایەن وڵاتە جەلهێزەکانەوە هەیە. سەلماندووتانە کە ئەمڕۆ گەنجەکانی خۆمان کوڕان و کچانی کوردی خەڵکی کوردستانی شەتوانێن داهێنەر بن. ئەو پرۆژانەی ساڵی ڕابردوو بەشداری فێستیڤاڵی تەکنەلۆژی تێکفێستیان کردبوو ئێستا لە قۆناغی بەرەوپێشچووندان هەندێک لە پرۆژەکانیش چاوەڕوانی هاوکاری لایەنە پەیوەندیدارەکانن بۆ ئەوەی لە بواری کرداریدا سوودیان لێ ببینرێت. لە ڕێگەی ئەو فستیڤاڵەوە توانیمان درگایەکی تازە بە پرۆژەکەمانە بکرێتەوە چەندها بیرۆکەی تازە بێتەوە پرۆژەکەمان و وەرگرتنی ڕە و سەرنجی خەڵکی و هەر لە دوای پرۆژەکەشەوە لە چەندین لایەن و پەیوەندیمان پێوەکرا بۆ پرە و پێشبردن و زیاتر گەورەکردنی پرۆژەکەمان. ئەم ڕێزلانن بۆ ئەو بەشداری پرۆژەکان و بۆ خۆبەخشەکان و لیژنە و هەموو ئامادەکارانی فستیڤاڵەکە بوو. بۆ ساڵی پار نزیکەی 7 پرۆژە بەشداری فستیڤاڵەکەی کرد بۆ ئەم ساڵ پلانمان وایە کە ڕێژەکەی بەرزکەینەوە بۆ 150 پرۆژە. بڕیارە لە داهاتوودا ڕێکخراوی پەرەپێدانی بیری نوێ بە هاوکاری قوبات تاڵەبانی فێستیڤاڵی تەکنەلۆژی بۆ ئەو گەنجانە ڕێک بخات کە داهێنان لە بواری تەکنەلۆژیادا دەکەن و هاوکاریان دەبن بۆ ئەوەی پرۆژەکانیان لەلایەن کەرتی تایبەتەوە سوودی لێ ببینرێت. ڕێبازی وە کورسات نیوز سلێمانی.